دوا بدوای نمانی امپراتوریەتی عوسمانی خۆڵێکی تازە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەڵهات لە کوردستانی ئازیز شاه بە تایبەتی باشووری کوردستان چمکی ئەو خۆشبەختیە ئێمەی گرتەوە شێخی نەمرمان بۆ پێیان بە چواردەوری ئەوە جەمال عیفان سایبەکان جەمیل سایب لە دوای ئەوەشەوە پیرەمێر گۆرانی نەمر و سەنەعایتر هەندێکیان شۆ سوپای عێراقیان زیندوو کردەوە بەداخەوە تووسیان کرد و هەندێکیان خەڵکی کورد و کوردستان و سەرهەڵدانەوە بوو لەناو ئەمانەشە کۆمەڵێک پشیرە ڕاستەقینە بۆ شێخی نەمر پیا بوو کە بریتی بوو لەو نووسەر و ئەدیبانەی کە ئێستا بۆ باس کردی کە بوون بە هەوێت ئەدەب هاتە پێشەوە پێویستی بەڕاق نەبوو یەکێ لەوانەی بە ئەترافی مامۆستا گۆرانی نەمەر شێخ نووری شێخ ساڵح بوو کە بەردی بناغەیەکی جوانی دانا بۆ ڕەنەی ئەدەبی کوردی ئەمڕۆ ئێمە نووسەران و ئازیزان و خۆشەویستان و خزمان و کەس و دۆستان و کوردی کوردستان لەم هۆڵە قەشەنگا کۆبووینەتەوە بۆ بە ڕزراکردن و یادکردنەوەی ئەو کەڵە پیاوە نامرا کە هەردەم لە ناوزەرگەی تاریخی ئێمەیە شوێنی خۆی گرتووە هیوادارم بتوانی بێتمان وەکو دامەزراوەی کەریمی عالەکە کە بەردی بناخەی ڕەگنەی ئەدەبی کوردی نوێ جارێکی کەسەر لە نوێ دابرژینەوە بتوانین بە هەمومان ڕۆحی شێخ نووری شێخ ساڵح ئاسوودەکەین سواز بۆ ئێوە بەڕێزی بەخێر نەسەر چاڵان دەستان خۆش بێ.